بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر چارنووسی 400 میلیارەکە دەکەین کە ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری داوە بینێت تا ئێستا نازانرد ئایا حکوومەت دەیخوات یاخود بەزوترین کات موچەی مانگی 12 پێدا بەشەکە هەروەک قسە لەسەرەوە دەکەین ئایا هەرێم و بەغداد دەگەن بە ڕێکەوتن وە بۆچی ساڵانە ڕێکەوتنێکی گشتگیر ناکرێت بۆی هەموو ساڵێک ئەو هاتوچۆی وەفدەکان دووبارە نەبێتەوە پرسینەوت و بودجە بێکەوە نەبەسترێتەوە لەگەڵ هەرێک لە بەڕێزان کاوە محەممەد پەرلەمانتاری پێشوو عێراق دلێر محمود پەرلەمانتاری پێشوو کوردستان قسە لەسەرم پرسە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاکاوەک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە 400 میلیارەکە ئێستا نەگەیشتووە بەڵێن دەڵێن هەفتەیەک ڕەنگە هەفتەیەکی پێ بچێت تا دەگا بەڵام مزایدێکی زۆری لەسرە 400 میلیارەکە بە سیاسی کراوە 400 میلیارە زۆر سپاس سڵاو ڕێزم بۆ ئێوە بینەران وڵی ڕاستەکەی من هەردوێنێ پۆستێکم کرد ینی خۆیان دەچن لە بەغدا کە گفتوگۆ دەکەن یان باسی ئەو چێشانەی بینی هەرێم و بەغدا دەکەن ئەڵێن حەق نییە بەغدا موچەی خەڵک بە سیاسی بکە لە بینی هەولێر و بەغدا بەڵام ئێستاوە خۆیان لە بینی هەولێر و سلێمانی بە سیاسیان کردووە ینی ئەو بەغدا نردوێتی اینجا ئەم ئەڵێ دەستکەوتی منە ئەو دەڵێ دەستکەوتی منە لە ڕاستیدا من بۆ خۆم پێم وایە ئەمە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە کەسیان ناڵێ دەستکەوتی حکوومەتە ینی بە ڕاگەیان ڕسمەکەی حکوومەتیشەوە زیاتر با بڵێن وەکو دەستکەوتی شخصێک ینی سەرۆکی حکوومەتەکە دەستنیشانی دەکات ئەمە لە با بڵێن هینەکە هۆکارەکە و باگراوندەکەی ئەوەیە کە ئێمە لە ئەساسدا حکوومەتمان نییە حکوومەت نییە بەڵکو لە حیمکردنی کۆمەڵی دەسەڵاتی حزبیە لە ناو چوارچێوێکدا ناوی دێنراوە حکوومەت بەداخەوە ئەوە دەڵێمان ئێمە 30 ساڵە دەڵێن حکوومەتمان هەیە و لە ئەساسیشدا بمانە علمیەکەی حکوومەت بوونی نییە ینی مەسەڵەن حەزب پرۆژەیەەکە دەچێتە انتخاباتەوە بەرنامەیەکی خۆی هەیە دەڵێ من دەسمێت حکوومەتەوە گەر بچوومە حکوومەتەوە ئەم بەرنامەیە جێبەجێ دەکەم ئەگەر حکوومەتێکی ئێتیلافی بێ بۆ نمونە چەند حەزبێک بێکەوە حکوومەتێک پێک دەهێنن بەرنامە حەزبەکەی خۆیان دەخەنە ناو منهاجی وزاری بەرنامەی حکوومەتەکەەوە کە کەسێک دەبێتە وەزیر دەبێتە سەرۆک وەزیران لە ڕاستیدا دەبێت کە چوو پاڵتۆی حەزبەکەی خۆی دابکەنێ بچێ ببێتە پیاوی دەوڵەت دەبێت بێتە تیمی حکوومەت بەڵام ئەوان لە ناو حکوومەتن نەک هەر پاڵتۆکەیان دانەکەندووە پاڵتۆی حەزبێکە پاڵتۆیەکی تری حەزبیشان لەبەرکردنەوە حزبیانە بیر دەکەنەوە حزبیانە قسە دەکەن حزبیانە کار دەکەن وای لێ هاتووە هەر شتێک مەسەرەن کە دێتە پێشەوە لە دەستکەوت بێ لە شکست بێ تەوزیع حەزبیەکە دێتە پێشەوە دیسانە ئەو دڵێ ئەو شکستە خەتای ئەوە هی من نییە ئەوتریا کە دەستکەوتیش بێ دەستکەوتی منە و هی ئەو نییە لە ڕاستیشدا دەبێ وانە بێ ینی حکومڕانی بریتێ لەوەی کە تیمێکی حکوومەت بەیەکەوە بەرنامەیەشان هەیە تا ئینتیخاباتی داهاتوو ئەو مەسەلە حزبیانە دەبێ بەلاوە بندرێ لە ناو حکوومەتەکە کاری خۆی بکە ئەو کاتە دوای ئەو انتیخابات دێتە پێشەوە بەزی سەمەسڕۆر بارزانی خوبات تاڵبانی بەرکی حیزبیان زیاتر لە بەرکردووە لەم کابینێ بێگومان بەڵێم کەوا دەڵێم هەموو ئەوانەی حکوومەتیان پێکێنەوە وا بیر دەکەنەوە تەسەڕف دەکەن لە تەعاملکردن لەگەڵ بەغداش یعنی شێشەیەکی گەورەی و مزمینی سەرەتانی کە هەیە لە عیلاقە لە بینی هەرێم و بەغدا ئەوەیە کە حەزبیانە مامەڵە لەگەڵ بەغداش دەکرێت و ئەو پەیوەندە بەدامەزراوەی نەکراوە و ئەو وەبدانی کە دەچن هێندەی با بڵێن پەیوەندی و ڕێککەوتنی حەزبی لەگەڵ بەغدا و لایەنە سیاسەکان حکوومەت دەکەن هێندە پەیوەندیشی دامەزراوەیی نییە کە لەسەر بنەمای ئەوە بێ کە چۆن بتوانن ژیانی خەڵک چاک بکەن دیوێکی تری ئەوەی کە جێ خۆشحاڵیشە یانێمە پێشتریش کە خۆتان لەزان کە لە پەرلەمان بووین کارمان لەسەرەوە دەکرد کە حکوومەتی هەرێم نەوت تەسلیمی بەغدا بکات یەکێک لە دەستکەوتەکانی ئەوەی کە تەسلیمی بەغدا بکرێ ئەوە نییە ئێمە بیرەنەوتەکان بگوازینەوە بۆ بەغدا بیرەنەوتەکان لە بەردەستی خۆمانە بەڵام ئەوەی گرنگە کە شەفافێتێک دابین دەبێت چونکە ئێمە بێئومێد بووین لەوەی کە لە هەرێمی کوردستان شەفافێتێکە بێ ئەم 400 میلیارەوە ئەو پارانەی پێشتر لە سەردەمەکەی سەردەمی عادل عەبدولمەهدی و دواتریش کاظمی داهاتن خەڵک ئەیزانیە ئەڵێەوە 400 میلیار هاتووە 200 میلیار هاتووە 500 میلیار هاتووە دەی کوا کەی سەرفی دەکەن لە چیتان سەرف کرد ئەوانیش مەترسی ئەوەی کە با بڵێن نەوتەکە تەسلیمکەن ئەوەیە کە یەکیان
ئەو خەڵکە هەمووی دەیزانێت شەفافێتێکی ناڕاستە و خۆ بە سەریانەوە دروست دەبێت بەبێ ئەوەی دیوانی چاودێری دارایی هەرێم و پەرلەمانی کوردستان و ئەوانە دەوریان هەبێ هەم لە هەمان کاتیشدا دەستی ئەویان دەبڕدرێکە بتوانن مامەڵەی سربەخۆ بە فرۆشتنینەوت بکەن و بەو شێوەیە کە خۆتان دەزانن ناشەفافێت و ئەو عەقدە خراپانەی کە لەگەڵ کۆمپانیەکان کردویانە و ئەو پارە زۆرەی لە سەتا یعنی لە تایم بڵێن 150 نیوەی ئەو داهاتی نەوت کە دەگەڕێتەوە ناچێتەوە خەزینەی حکومەت بەڵکو دەچێت بۆ قەرزی بەناوی قەرزی کۆمپانیەکان دوای دێمە خزمەتە بەس وتت ئێستا دوو زۆن لە حین کراوە کردویانە بە حکومەت وای لێهاتووە زۆر نایە مەبەستم دوو حزب یان با بڵێن سێ حزب بۆ گۆڕانیش وایە ینی حزبایەتی دەکرێت لەناو حکومەت نەک با بڵێن حکومەتایەتی و دەوڵەتداری و ئەو عەقڵەتە هەبێ کە ئێمە حکومەتێکین پێویستە خۆشتان دەزانن واقعەکەەوە خەڵکیش دەزانێت لە هەموو ڕێکەوە خۆ پەیوەندی بە 400 میلیارە بۆ مەسەلەی موچە و بودجەوە نییە لە کام ڕۆی لە ڕووی ئاسایش دەڵێ لە ڕووی دادگاکان دەڵێ لە ڕووی اقتصاد و ئابووری دەڵێ لە هەموو ڕێک و مەجالێک و کەیسێک سیرکە زۆنی پارتی هی پارتیە و یەکێتی ژێچێتیە ئەوە کێشە لەسەر ئەوەیە کە ئێستا مەسەلەنەوان دەڵێن حکومەتی عێراق بودجەی هەرێمی بڕی لە 2014 وای کردو ئەم قسانە دەکەن ێ باش ئێستا کە خۆت ئەوەی کە لە بەغدای داوا دەکەیت کە بۆ هەرێمی بکە خۆت تەعاملی لەگەڵ محافەزاتەکانی خۆت وانی ینی مەسەلەن حکومەتەکەی هەولێر تەعاملی لەگەڵ سلێمانی و ئەو مەنتیقانە جیاوازە و لە هەموو ڕێکەوە لەسەر چاوەکانیدا هەت دەڵێ لەو پارەی کە پێویستە بە عەدالەت تەوزیع بکرێ داوا لە بەغدا دەکرێت ئەوە بکرێت لێرە ئەوە ناکرێت داوا لە بەغدا دەکرێت لە تەوافق هەبێ مەبدەی تەوافق لە بڕیاردان و لە یاساکاندا پێڕۆ بکرێت لێرە ئەوە ناکرێت ینی دووفاقی و پارادۆکسێکی سیر هەیە لە سیاسەتی ئەو برادران بەڵێ دێمە خزمەت ماوەستە جەنابیشت بەخێر بیت بەسەر 400 ملیارەکە خەڵک زۆر ینی باز دەکەن کە پێویستە بە زووترین کات دابەش بکرێت مەترسی هەیە 400 ملیارەکە بخۆن دەتوانن یاخۆ بیخۆنەوە 400 میلیارد چەندەوەی کە لە بەغداوە دێت شەفافترە لەوەی لەسەر چاوەکانی تری داهاتەوە دێتە ناو خەزینەی حکومەت وڵا خۆی لە هەرێمی کوردستان شتێکی هەچی شتێک ڕووبات جاییزە بەڵام ئەو 400 ملیار دینارە کە نێراوە تەبعەنەوە هی دوو مانگە مانگی 11 بە پێی اتفاقی کە لە پێشرا کرابوو بۆ مەسەلەی بودجەی ساڵی 2022 کە بە مەقاسە بێت خۆی لە واقعا ئەو 400 ملیارەکە هاتووە من نازانم زۆر گەورە کراوە لە ناو خەڵکە ینی وای لە یەکەن کە خەڵک وات تێبگاتەرە و 400 ملیارە ئیترکێت ینی کە مانگانە 200 ملیارەکات خەڵکی ترتاو موچەی و پرۆژە خزمەت گوزاریەکان و پرۆژە و بەرهێنەرەکانەکەونە ئەوکەنە ئیش بەڵام باشترین شتەوەیە ئەم لێرە تازە فریای هیچ بودجە ناکەون باشترین شتەوەی ئەو 400 ملیارە ئەگەر مەسەلە کات هەیە کە گوایە کاتی نییە لەبەرەوەی تاکو و ڕۆژی 21 مانگ هەر موچەی مانگی 11 تەوزیع کرێت ئەم 21 مانگە ئەتوانێ ینی ڕێگە هەیە هەموو شتێک ڕێگەی هەیە و چارەسەری خۆی هەیە هەموو شتێک لە دنیاوە هەیە باشترین شتەوەیە ینی موچەی مانگی 12 و مانگی یەک لە فترەیەکە تەوزیع بکرێ کە لە 31 تێپەڕ نەکە بۆچی بە 15 ڕۆژ بۆ 20 ڕۆژ بۆ 18 ڕۆژ موچەی مانگیەک تەوزیع کرێ ئەتوانێ مادەم پارە هەیە کەمێتێ ئەتوانێ بە 10 ڕۆژ موچە تەوزیع کرێ سا لە حکوومەتی عێراقیە بە 7 ڕۆژ لە هەفتەیەکە موچەی عێراق تەوزیع ئەکرێت کە وەکو نفوسی شەوەی کە ئەیزان ئەوەی کە ئەو تاکو ێسایە لە 185 نفوسی عێراقە وایە وانە ئێمە لە 115 بۆ حەبە ئەەکەین ئەتواندێ ئەو شێوەیە بگیرێتە بەرەوە بۆ ئەوەی نەخورێت و بۆ ئەوەی خەڵکیش مدە نەکەن بە بیان و بەسەر خەڵکەوانە بڵێن ماوەی نییە و مدەی نیە اینجا دوای ئەوە هەر تاوادەی ماوەسەر 22 ئەو دەڕۆژ هەژ ڕۆژی کەماوە ئەگەر بیانەوە ئیرادەیان هەبێ ناتواندا بەشی ئەزین چۆنە ئەگەر بژڵێن وڵی پێشتر ئێمە خۆمان بۆ حاضر نەکردووە یاخود پێشتر شتێکی غەریبە کە لە کوردستانە هەرێمی کوردستانە کە بە هەفتەیەک موچەدا بەشکرێ وەکو من ئیشارەتم پێ ئەتوانرێت لە دوای 22 مانەوانەیە یەکسەر کە موچەی مانگی 11 تەواو بێت دەست پێ بکەن تاوەکو 31 موچەی مانگی 12 و مانگی یەک بدرێت مانگی یەک بدرێت ئەو کاتە ئیتر کرد لەبەرەوەی
ئەوان کە باسی ئەوە ئەکراکە کەم و کوڕی ئەبێت لە موچە یاخود کورتێنان ئەبێت ئەو لەو کاتە بەم 400 ملیارە کە هەر 200 ملیارێکی بۆ مانگێکە ئەو ئینەش پڕە بێتەوە و کورتێنان باشە بەس بەبێ بەغداش ینی لە ڕاستی دەبێت بەغداش ناتوان موچە لە کاتی خۆیدا بدەن نەوت لە باشی ئازدایە خاڵی سنووری تێ باج ڕسوما زیاد کرا و هاوکاری هاوپەیمانە نەیە بەبێ بەغداش ناتوان موچەکە بدەن بەقەنەعەتی من ئەگەرێمە بێینە سەرۆر باسی موچە بکەین بڵێ بەقەنەعەتی منەوەی کە هەیە ئێستا بۆی کە مانگ ڕۆژانە 470,000 بەرمیل بڵێنە چێتە دەرەوە بە فرۆشتن لە ڕێگەی بۆریەکانەوە اینجا لە ڕێگەی لابەلای تریشەوە لە ڕێگەی تەنکەرەوە کا فرۆشرێ ئەو پارانە ئەگەر بەڕاستی ساڵانە پرۆژە یاسای بودجە بچێتە ناو پەرلەمانەوە لە پەرلەمانە مناقەشەی خۆی لەسەر بکرێت و بێتە یاسای بودجە و حکومەت لەسەر ئەوە بڕە حتمێن بەشی کردووە لە بەروی ئێستا نرخی بڵێن نەوە لە بازاڕەکانی جیانەوە کۆزانین چەند مانگێکەوە بۆ ساڵی شەچێت بە بەرزی ماوەتەوە بگرە لێشی ئەتوان لێمێتەوە ئیجا داهاتی ناوخۆشمان هەیە بە هەموو جۆرەکانیەوە بەڵام ئێستا کە هاتووە بە شێوەی مقاسەکە کراوە باشتر ئیتر بۆ ناتوان بەڵام ئەمە ئەوە نەبێت کە من ئەڵێم ئەو داهاتەی کە لە هەرێمی کوردستان دەست ئەکرێت بەشی موچە ئەکات ئەمە مانگەڕێنێتەوە بۆ ئەوەی بڵێن کەواتە ئیتر حکومەتی هەرێم نابێ ڕێکەوتن لەگەڵ حکومەتی ناوەندیا بکات لەسەر مەسەلەی بودجە ئەبێ لەو ئەگەر حکومەت پەرژەوەندی کە حکومەتی خەڵک بێت حکومەتی هاوڵات ئەگەر خۆی بە حکومەتی خەڵک و بە حکومەتی هاوڵاتیان بزانێت ئەبێت لە پێشە مشتێکەوە پەرژەوەندی و خزمەتکردنی هاوڵاتیان خاتە پێشە مشتێکەوە لێرە پرسیارێتە پێشەوە ئایا کە لەم حاڵەتایە تۆ مەسەلە بودجەیە مەسەلەشتی تر نییە ئەو بودجەیەش بۆ پرۆژەی خزمەت گوزاریە و بۆ موچەیە بۆ ئەوەدانکردنەوەی وڵات ئایا لەم حاڵەتەیە ڕێکەوتن لەگەڵ حکومەتی ناوەندیا باشترە دەستکەوتە زیاترە لە ڕووی داهاتی داراییەوە یاخود خۆ زیاترە دەستەکەوێت ئەگەر خۆ زیاترە دەستەکەوێت با مانگانە ئەتوانێت تەقریریشی دارایی هەبێت و پەرلەمان بیبینێ کە بڵێ زیاترە ئەمە لەلایەن ئەگەر ناشتوانرێت ئەمەی ئێرە کەمترە ئەم بودجەی کە لێرە هەیە ئەوەی بەغا زیاترە چونکەوەی بەغا ئێستا کە تەماشاکەی بەپێی ئەوەی کە دەخەڵێنراوە تقریبەن هەرێمی کوردستان ساڵانە 31 ملیار دۆلاری بڵین بۆیەت عفو ئەڵم ساڵانە مانگانە لێرە عفو مانگانە کە بڵین ئەوەی کە ئێستا هەیە ئەو بەسەری کە ساڵانە 31 ملیاری بۆیە 31 ملیارەکە یعنی مانگانە ئەکاتە نزیکەی 2 ملیار و 600 ملیۆن دینار موچەی مانگێکیش کە بە بەرزترین ڕێژەش تەماشایکەی 911 ملیارە کەواتە کە مانگانە 2 تریلیۆن و 600 ملیار دینارت هەبێ وە تۆ کەواتە لە ساڵەکە کەوت وتمان 31 تریلیۆن دینارەکات ئالێرە کەواتە باشترین ڕێگە ئەوەیە لەگەڵ حکومەتی عێراقیان ڕێکەوەی کە لەگەڵ حکومەتی عێراقیان ڕێگەی حەزەکە بۆچی ئەوە نابڵێن ئێمە کوردایەتی ناکەین و پێمان فرۆشنەوانێ ئەمە لەینی ئەوەیە لەم حاڵەتەیە تۆ داهاتێک کەمتر بوو لێبێ ئەو بکەیت لە حاڵەتی دووەمە بە هەدەردانی داهات تا ڕادەیە کەمە بێتەوە بۆ ئەبێ ساڵانە بودجە حکومەت بودجە ئامادە بکەوە بینێرێ بۆ پەرلەمان سوپاس دەکەم دێمەوە خزمەتان کاکاوە سەوارەت بە ینی بەبێ بەغداش ناتوانن موچە خزمەت گوزاری بکەن یاخود ئەم جارش کە ڕۆشن بۆ بەغدا وەزیری دارایی دەڵێ ڕێکەوتنیان کردووە لەسەر میلاکات و خەرجی و ئەوانە و ڕێکەوتنەکە بەدڵی هاوڵاتیان دەبێت خۆت گەشتبینی بەمە وەڵاهی من بۆ خۆم پێم وایە پێشتریش دەتواندرا کە بەتایبەتیش کە نرخی نەوت بەرز بووە حکومەتی هەرێم ئەگەر ئیدارەیەکی باشی دارایی هەبێ هەبوایە دەیتوانی لە ڕاستیدا موچەی خەڵک دابین بکەیانی پەنا بۆ لێ بڕین و پاشەکەوت و ئەو ناوانە نەبات بەڵام خۆی ڕاستیەکەی ئیدارەیەکی خراپی داهات و دارایی و نەوتەکەی هەبووە لەبەرەوە بۆ کە تووشی ئەوە بووە کە نەتوانێت موچەی خەڵک دابین بکە یان نەیەوێت موچەی خەڵک دابین بکە چونکە ئەو
قەت ئامادە نەبووە لە چاوپۆشی لە قەرزەکانی با بڵێن کۆمپانیاکان بپۆش یعنی چاو لە قەرزی کۆمپانیاکان بپۆشێ یان ئەوەی دەچێتە گیرفانی کۆمپانیا حزبیەکان و ئەوەی کە دەچێت بۆ حزبەکان خۆیان ئەوانەی لەدەسەڵاتدان بەڵام لە موچەی خەڵک لەوەی جێڕاوەتەوە ئەنجا فترەیەک ناوی لێناوە پاشەکەوت و فترێژیش بە ناوی لێبڕینەوە پێم وایە 12 موچەی نەداوە 43 موچەشی بە لێبڕین دابش کردووە بەڵام وەکو کاکدلێر گوتی فعلەن ڕێگا ڕاستەکە ئەوە بووە و ئەوەیە ئێستاش لەگەڵ بێ لەگەڵ بەغدا ڕێک بکەوی لەگەڵ بەغدا ڕێککەوتن لە هەموو حاڵەتەکاندا لە قازانجی تۆیە یعنی لە قازانجی خەڵکە بەڵام دیارە لە قازانجی دەسەڵاتداران نییەبووە تا ئێستاش ڕێک نەکەوتون و ئەوەی هەیە ئەم 400 میلیارد دینارە یان پێشتر چەند مانجێک مەسەرەن 200 میلیارد و 400 میلیارد هاتووە ئەمە هەمووی پینە و پەڕۆیە هیچ چارەسەری بنەڕەتی و لە ڕێگۆڕیشەی کێشەکان نەبووە لە بینی بەغدا و هەرێم ئەمانە یعنی ئەوەی هاتووە سلفەیە ئەو دەبێت دوایی تەدقیق بکرێتەوە لەلایەن ڕقابەی مالی هەردوو لاهی اتحادی و هەرێمی کوردستان و پێداچوونەوە پێدا بکرێ ئایا چەندی نەوت فرۆشتووە و چەندی داهاتی هەبووە و چەندی نەوتیە و چەندی نانەوتیە ئەمە دواتر تەصفیە بکرێ بە حساب دەبێ وابێ ئەوە لەبەرەوە ئەمە هەم ناتوانی استقرارێکی مالیت بۆ دروست بکە کە پێت وابێ کە هەتوو هەمومانجێ تەواو دڵنیابیت لەوەی هەمومانجێ 200 میلیارد لە بەغداوە دێت بۆ ئەوەی تۆ بزانی مانگانەی ئەوەی کە خۆت دەست دەکەوێت چەندەوەی لە بەغداوە دێت چەندە وەجگە لەوە یەکێک لەو شتانەی کە ناشەفافێتی دروست کردەوە خراپی ئیدارەی مالی بوو ئەوە بووە کە هیچ یاسای بودجە لە هەرێمی کوردستان نەبووە یعنی وە چەند ساڵە وابزان 8 ساڵە 9 ساڵە یعنی یاسای بودجە نەبووە نەبوونی یاسای بودجە یعنی تۆ هیچ سیاسەتێکی داراییت نەبووە هیچ فەلسفەیەکی داراییت نەبووە هەر تەنها ئەوە بۆ بخۆ بڕۆیە چیت دێتە دەست دەیت تەنانەت لە تەوزیعکردنەکەش نازانن ینی ئەوەی کە کاکدلێر باسی کرد ینی دەڵێ فعلەن چ پێویست دەکەت تۆ لە 20 ڕۆژدا موچەی مانجێک بدەیت هەرچاو لە بەغدا بکە ئەو بەغدای ئێوە پێتان وایە گەندەڵیە و نازانم بێ سەروبەری و فەوزایوانە لانی کەم وەک ئەوان بکەن هیچ پێویست دەکەت تۆ 20 ڕۆژ خەریکەوە بی موچە تەوزیع بکەیت ینی تەنانەت نەک ناتوانن پارە کۆبکەنە و داهات زیاد بکەن و موچەی خەڵک داوی بکەن نازان موچەش تەوزیعکەن نازان تەوزیع ینی موچە تەوزیعکردن ینی بانقێک لە بانقەکان کە حکومت نییە دەتوانێت ینی ڕێکی خات و تەنزیمی کات و کارتی بزنس کارتە یان ویزە کارتە نازانم چییە ژمارە حسابی بۆ خەڵک بکاتەوە و ڕێکی خەڵ هەر کەسەوە بێ پارەی خۆی وەربگرێ یان فەرعی زیاتر دەکاتەوە بۆ نمونە حکومت ئەمەشی نەکردووە باشە چی دەبێت ئێستا 400 میلیارد وا هاتوانە داهاتێکی زۆر لە نەوت پێیا بووە تۆ ئەم جارە 2 مانگ بەیەکەوە بدەیت چی دەبێت ئەوە ئەخیری ساڵە و تۆ داوا ئەوە بکەیت دەوائیرەکان کە دەڵێ لیستی موچەکانیان حازرکەن با هی هەردوو مانگەکە حازرکەن زایمە لە ناوەڕاستی مانجی 12 ئێ باشە هی هەردوو مانگەکە بۆی تا کۆتایی ساڵ خەڵک تۆزێ ئاهێکی بێتەوە بەر تۆ 12 موچەی خەڵکت خواردووە چلوسێت بە هین بە لێبڕین داوەتە خەڵک چی دەبێت ئەم جارە هەر وەکو دڵخۆشێک بۆ خەڵک وەکو حەقێکی تەبیعی خەڵکیشە بیدەیتە خەڵک و ساڵەکە کە تەواو دەکەیتە تۆزێ جیرفانی گەرم بێتەوە ئاهێکی بێتەوە بەر بەڵام ئەوان لە ڕاستیدا ئەمەیان نەکردووە بەسووتی حکومت نازانیم موچەدا بەشکای لە چی شارەزای حکومت لە لێبڕین ئەوانە زیاتر ئەوەی کە زەرری خەڵکی تێدا بێ زۆر شارەزایە ئەوەی قازانجی خۆیانی تێدا بێ لەو بوارانە زۆر شارەزایە و بە تەجروبەش سەلماندویانە بەرەوەی دارایی کە دەڵێ ڕێکەوتنەکە بەدڵی خەڵک دەبێت بەدڵی هاوڵاتیان دەبێت پێ دوای بەدڵی خەڵک بێم جارە گەشتبینی یاخودەگەت ئەمە ڕێکەوتنیشی کاتیە لە ڕاستی ئەمە ڕێکەوتنی ئەوەی کە بۆ بوجە تەسبیتیان کردووە بە حساب ئێستا بۆ ئاگاداریت ینی ئەم حکومەتە حکومەتی محەممەد شیع سوودانی حکومەتێکە دانراوە کە تەمەنی ساڵێک بێ بۆی هەڵبژاردننی پێشوەختی تر بکرێتەوە و ئەو ڕێکەوتنە کە لە چوارچێوەی ئیتلافی ئیدارەی دەوڵەت با بڵێن پارتی وێچێتیشی تێدا لەگەڵ لایەنەکانی ئیتالی تەنسیقی پێشوو ئەوان ئەم حکومەتیان پێکهێناوە سەدر لە دەرەوەی ئەمەیە و ئێمە پێمان وانە بێ ئەمە ئاوا بە دەتوانن بە ئیسراحەت ئیشەکانی خۆیان بکەن و ئیداری حکومەتەکە بدەن و ئیتفاقیە بەو شێوەیە سەردەگرێت هەر ئێستا لەگەڵ نردنی ئەو 400 میلیارە دەنگۆی زۆر بەرز بۆتەوە لە بەغدا و گوشارێکی زۆر لەسەر دوو پەرلەمانتاریەکیان و تویت لە داواکاریی تۆمار کردووە
وگوشار دەخرێتە سەر محەممەد شیع سوودانی حکوومەتەکەی بۆ ئەوەی ئەمە دەڵێن ئەمە شتێکی نایاساییە و وەرحاصڵ ئیتر نابێ ئەوە پارە بنێردێ بۆ هەرێمی کوردستان چونکە یەکێک لەو کێشانەوە بۆ کە کاتی خۆی حکوومەتی هەرێم لە یاسای لە گفتوگۆکانی یاسای بودجێ 2021 زۆر پێداگریان دەکرد کە مقاسە بە شێوەی مقاسە بگەڕێتەوە چونکە نایانوێت نەوت تەسلیم بکەن و نایانوێت هیچ بڕپارەیەکیش تەسلیمی بەغدا بکەن ئەمانیان هیچ دەکرد تەنانەت هەندێک خاڵ هەبوو لە هین تەسبیتمان کرد ئێمە لە یاسای بودجەی 2021 بۆ نمونە تا مانجی 6 لیستی موچەخۆرانی سەربازی و مەدەنی هەرێمی کوردستان تەسلیمی لە دیوانی چاودێری دارایی بەغدا بکرێ نەکراوە بۆ نمونە ئەوانەی فەرمانگەی اتحادیەکان بخرێتە سەر بەغدا یعنی ئەو خۆ لە قازانجی حکوومەتی هەرێمە بخرێتە سەر بەغدا و موچە و میلاکاتیان لەسەر بەغدا بێ و فعلا فەرمانگەی فیدرالین بەڵام دەیانەوێنە ئەو پارەی لە بەغداوە دێ بێتە دەست خۆیان ئینجا خۆیان بیدەن بەو فەرمانگە فیدرالانە بۆ ئەوەی مەسەرەن دائیرەیەک 500 کارمەندی هەیە پێویستە با بڵێن موچەی 500 کارمەند لەم دائیرەیە دێت ئەوان بیکەن بە 1500 تر دەخەنە سەری موچەی 500 کارمەند دەدەن بە 1000 کارمەند و کەمی دەکەنەوە لە موچەکانیان ئەمە ئەم ڕەدەل و بەدەلە دەکەن هەر تەنها بۆ ئەوەی بتوانن خەڵکە حزبەکانی خۆیان زیاتر لەو شوێنانەدا تعیین بکەن دابمەزرێنن وەرحاصڵ لە هەمووی خەمی ئەساسیان لەوەیە کە چەند بۆ خۆیان قازانج دەکەن نەک چەند خەڵک قازانج سوپاس دەکەم مامۆستا دلێری سەبارەت بە دەگەر لەگەڵ بەغدا ڕێ بکەون بۆ 2023 پێشبین دەکرێت نزیکەی 2 تریلیۆنێک بێ لە بەغداوە تریلیۆنی نیوێک 2 تریلیۆن ئەو کات هەرێم دەبوژێتەوە جگە لە موچەکە ئێستا 920 ملیارێکی پێویستە توانێت پرۆژە بکرێت پێشینەکان دەست پێ بکرێنەوە بژانەی ڕوودەدا ئەگەر ڕێکەوتنێکی گشتگیر بکەن لەگەڵ بەغدا ئەگەر خۆی لەگەڵ بەغا ڕێکەوتنێکی کۆنکرێتی بێت و هەروەها مەبەست لە ڕێکەوتنەکە و چوون بۆ بەغا لە ڕێکەوتنەکە لە پێناوی خۆشگوزەرانی و ژیانی خەڵکی هەرێمی کوردستاندا بێت چونکە ئەوە بدەیت کە چوو پێشتر چوو ئێستا چووە ئەوە بدە تیمێکە تیمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەرکو شخصی بە تەوجی تاکە شخصێک بچوایە هەر کەسێک بۆ خۆی بچوایە هەڵبەتە حکوومەتی ناوەندی بەغاش لەگەڵ یادانانیش حکوومەتی فیدراڵی ئێستا دەڵێن بەڕێنووی سەر حکوومەت ڕۆیشتوون ئەزای چۆنە ئێمە ئەوە دوایی لەسەر ئەوەش باسیەکە بۆ ئەەکەم بەس ئێستا بابێنەوە ئەو باشارێکە خۆت کردی کە دەبژێتەوە بڵێ هەرێم دەبژێتەوە نابژێتەوە ڕێککە ئەگەر بێت ڕێکەوتنێکی کۆنکرێتی بێت لەسەر و ئەساسە بێت ئەوەی کە ئەو داوە ئەوەی کە هەبوو لە پێشتیشەوە تاکو 2013 کە ئەو نەوتە لەژێر سەرپەرشتی کۆمپانیای سۆمۆ بفرۆشرێت کۆمپانی سۆمۆ بفرۆشرێت و هەروە داهاتەکەی بزان لێکە چۆن و چۆن نییە لە هەمان کاتیشە ئەو لە سەوا چواردەیە بۆ ئێمە بنێرن کە ئێستا ئەوان داوایەکەن و حکوومەتی هەرێم لێرا ئەبێت داوای ئەو بکە کە لە سەوا چواردە زیاتر بێت بۆی بگاتە لە سەوا 16 حەڤە بۆ ئەمە باشە لەم حاڵەتەیە بەپی ئەوەی کە هەیە تا کوردستان نرخی دۆلار و دینار لە ئێستا تقریبا ساڵان بودجەی عێراق لە ساڵێکە ئەکاتە 222 تریلیۆن دینار لێرە ئەگەر لە 14%کەشی بۆ حسێب کرێت 31 تریلیۆن دینار هەموو 31 تریلیۆن دینار یەتەکەوە یەتە هەرێمی کوردستانەوە ساڵانە بەڵام خەرجی لێرە ئەم 31 تریلیۆن ئەم 31 تریلیۆن دۆلارە دینار عفو 31 تریلیۆن دینارەکەیت 11 تریلیۆنی بەپی داتاکانی خۆیان ئەوەی کە خۆیان حکوومەت بە فەرمی بڵاوی کردوەوە لە مانگانە 911 ملیار دینارمانەوێت بۆ موچە 11 تریلیۆنی ئەچێ بۆ موچە 20 تریلیۆنی ئەمێنێتەوە بۆ پرۆژەکان ئێمە کە ئەڵین لێرە ئەوم پارەی موچەکە ئەیرێ لەم داشەوە کە ئەیرێ بە پرۆژەکان ئەبێتە هۆیشی ئەبێتە هۆی ئەوەی کۆمەڵی پرۆژەی بەردەواممان هەیە پێشنیازکراونە هەر بەردەوام بە تاکو ئێستا وەستاوە و چەند ساڵە ئیشی تا ناکرێ ئەم پرۆژانە ئەبوشێتەوە کە ئەم پرۆژانە بژایە و هەلی کارزیاکە بۆ کرێکاران و بۆ وەستاکان و بۆ کارمەندان و بۆ تەکنیکی لە هەمان کادا بازار ئەبوژێنێتەوە کڕین و فرۆشتن زیاکە و خەڵک سوودی لێ ئەبینێمە لە ئیسفادەی خەڵکایە و لە هەمان کاتیشە لەو حاڵەتەیە کە تۆ لەگەڵ بەغا بۆ شێوەیە ڕێکەوتی پێویستە بە سێ مانجارێک تەقریرێکی وەکو حساباتی ختامی یاخود بڵێن تەقریرە برێنرێ بۆ بەغا کە چی سەرف کراوە چی سەرف نەکراوە لەو پارانەی کەیت چونکە خۆمو 31 تریلیۆن دینارەکە بە یەک ڕەت نایەت بە مانگانەیە دیان بە ئەقسادیت یەتە ئەبێ کرێ یاخود لە کۆتایی ساڵە ئەبێ حساباتی ختامی ئەبێ چی بێ ئەو ساکە ناچارە بیت لێرە
پرۆژه یاسای بودجە لەلایەن حکوومەتەوە ئامادە بکرێت چونکە لەو کاتە لە کاتی پرۆژه یاسای بودجە چ داهات چ خەرجەکان هەمووی تەقدیریە هیچیەوە نییە بڵین بە فعلی بڵێ ئەوە نەبێ بە تەقدیریە ئیتر کەمەکە و زیاکە و کورتێنانیشی لەو کاتە حکوومەت کە یەتە ناو پەرلەمانەوە مناقەشەی لەسەرەکەی ئەنێ دێتوانێ بۆ هەندیسان ئەبێ بە یاساکە بوو بە یاسا لەو کات چووکە بۆ حکوومەتی عێراقی داوای ئەوەکان لەو کاتە ئیتر تۆ کە یاسای بودجەت هەبوو لە یاسای بودجەیە تاکو ڕادەیەک ئەتوانین بڵێن گەندەڵی ناڵین هەر نامێنێت لە وڵاتانە بەڵام تاکو ڕادەیە کەم ئەبێتەوانێ ئەبێ لە کۆتایی ساڵی شە حساباتێکی خیتامی کە هەیە هەمدیسان ئەو کاتەش حساباتی خیتامی گەنێتە ناو پەرلەمانی کوردستانیشەوە پێویستە دەخیلێکی خیتامی بنێت بۆ بەخا کە ئیمساڵ لەو ساڵات چەند سەر بکراوە من ئەوەم پێ باشە ئاوایی ڕێبکەوێت نەوکو بەو شێوەیە ڕێبکەوێت ئێستا کە دوو ڕۆژە کردومانە بە هاوەرەوە لە بە تەوجیهی من بۆ و ئەوە لێ بەو شێوە بۆ کەوکو حکومەت تەسریحەکانی جوکو حکومەت نییە چۆن ڕێ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە لێ بە تەوجیهی من و بە قسەی من و بە توانای من بوو یەکتر بڵێ بەو شێوە یا بڵێ بە شێ تۆ حکومەتی کە حکومەت بوو ینی حکومەتی خەڵکی تەکەواتە بڵێ حکومەتێکی نەو کۆرماوە مەسەر چووم بڵێ حکومەتی ژنیم ئەبێ وا بڵێ باشترە سەرۆکی حکومەتیانی بەو شێوەی کە ئێستا ئاڵێت بچن ڕێستامیان وا دەڵێن پێشتر دەیوت بە هەوڵێکێتی بۆ دیای گۆڕاوەتی باوەڕی وەزیری دارایی بۆ خۆی ئەبووە سەرۆکی حکومەت ئەو دەست پێشکەری نەکردایە لەو سەرۆکی حکومەت ئەبووە ئەو دەست پێشکەری نەکردایە وەکو سەرۆکی حکومەت تەسەڕفی نەکرد وەکو سەرۆکی حیزبێک سەرۆکی هینی وەکو شەخصێک وەکو شێوەیەکی کەسایەتی تەسەڕفی کردی و کۆمەڵێ هەموو شتێکی غەڵەتی شتی ترێنێتەکایەوە بەڵام ئەگەر ڕێکەوتنەکە بچێتە بەغا بەم شێوەی ئێسا و کووتمان لەسەر 400 ملیار دینار کە یەت کە پارەی مانگی 12 و مانگی 11ەیە ئەگەر بەو شێوەی مەقاسەیە بکرێت هەموو مانگێک 200 ملیار بۆ ئێمە بنێرن ئەو ساکاوێت چاوەڕوانی ئەوە بین زۆربەی مانگ وەکو ئەم ساڵانەی ترکە هەبووە لە 2013 بە دووانێ لەبەرەوەی ڕێکەوتنێکی یاسایی هەر ئاساییە موچەکە دوا ئەکەوێت دواکەوتنی تیاابێ لە هەمان کاتیشە پرۆژەی بۆ بەرهێنان و خزمەتگوزاری بۆ خەڵک ناکرێتەوانێ لەبەرەوەی بەوە بەس پڕەکرێتەوە چونکە مەقاسەکەت و ئەوەیە ینی دەو کاتی مەقاسەیای تر بودجەت نابێت کە بودجەت نەبوو مەجای گەندەڵی زیاتر ئەبێت بەڵام کە بودجە هەبوو هەمدیسان چیتر ڕوئەیات ئەوە ڕوئەیات ئیتر جیاوازی نامێنێ لە بینی ئەم شار و ئەو شار تەنها لەسەر بنەما و پێوەری ژمارەی دانیشتوان ئەبێت کە ئەم شارە چەنی بەرەکەوێ ئەوشانی بەرەکەوێ ئەو کاتە حکومت ئەو کاتە یعنی خۆی لە خۆیان ئاشتیش لە ناو هەرێمی کوردستانە و لە ناو حکومەت تا دروستەکات ئەمە شێوازی نیشتیمانیەتی تر کوردایەتی بە شێوەی تر بابێکتری نەفرۆش سپاس دەکەم کاکەوە ناوبڕێکمە هەیە دەیمەوە خزمەتان بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دەینەوە وڵاتان لەگەڵ مام بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود لەکوێ سیارەکەم بەدەست دەکەوێت؟ باوەڕکە نازانم بەڵام دەتوانی ببەرەوە بنێری بۆ 370 سیاری BMW بۆ بیتەوە پیرۆزە لەگەڵ کۆڕاک تۆ ملیۆنێریت تیپی ئەولایە و ئەملات جپسیلی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من تامیکەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەمیانێکە خۆش بوو هەر بژی جپسینینی کامێکی لێت نەکراو
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بۆ شوێنی خۆی پیان بڵێ. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕس کاکاو سەبارەت بە نەوت تەسلیمکردن پێت وایە ئەمساڵ ئەمە ڕوودەدات نەوتەکە تەسلیم بکەن دەستبەرداری بن بۆکە تەسلیمکردن ینی بەغدا سۆمۆ بیفرۆشێ یاخود ئەگەر ڕێکەوتنێکی گشتگیر نەکرێ وەکو 200 میلیارد و ماوەسا ئاماژەی بکە تەر بە پچڕی بێت ئەوە چارەسەرە؟ نام بۆ خۆم پێم وایە حکوومەتی هەریان قەت ئامادە نیە نەوت تەسلیم بکە و ئەمە بەرگێکی بەناوی کوردایەتیەوە لێناوە و على ئاساس ئەمە چۆنە بێت ئیتر ئێمە دەسەڵاتمان بەسەر داهات و نەوتی خۆمان نامێنێ و ئەمە بۆ کورد ناکرێ و ناشێ مەسەڵەن ئەمە تەسلیمی بەغدا بکەین ئەم با بڵێن شعاراتە بێمەعنا و بەتاڵانە نییە دەوێت خۆڵ بکاتە چاوی خەڵک بە حساب ئەو کوردایەتی دەکا لەبەر ئەوەیە بەرگەکە بۆ چیە بەرگەکە؟ بۆ ئەوەیە کە تەسلیمی نەکات و بە ناونیشانی کوردایەتی بیفرۆشێتەوە خەڵک لە ئەساسیشدا ئەوە نییە مۆزوعەکە ئەوەی کە هەیە زۆر ئاساییە نەوت تەسلیمی بەغدا دەکەم لەبەرەوەی سۆمۆ بە نرخێکی گرانتر $9 تقریبا گرانتر لەو سعرەی هەرێم دەیفرۆشێ هەر بەرمیلێک لە بازارەکان دەیفرۆشێ بۆ تۆ قازانسترا تەسلیمی بەغدای دەکەم ئەوە بە داتا هەمووی حساب و کتاب بکەین کە لە بەغداوە ئەو پارەی دێ زیاترە لەو پارەیە کە خۆت دەست دەکەوێت ئێمە لە ساڵی 2016 بوو ئەندامانی لیژنەی نەوت و زە لەگەڵ ئەندامانی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لەگەڵ حکوومەت یان ستافی حکوومەت ئەنجومەنی نەوت و غازی حکوومەت کۆبینەوە سەرۆکی حکوومەت بەڵێ سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی و وەزیری پلاندانان و وەزیری سامانە سروشتەکانیان لێ بوو حساب و کتابێکیان کرد ئێمەش حساب و کتابێکمان کرد برادرانی خۆمان لە لیژنەی دارایی زۆر بەوردی هەمووی بەدا تاشۆ عەرزمان کرد کە ئەمە ئەوەندە پارەیە لە بەغداوە دێ ئەگەر نەوت تەسلیم بکرێت و ئەگەر نەوتیش تەسلیم نەکرێت ئەوەندە پارەتان دەست دەکەوێت ئەوان حساباتێکی تریان هێنایە پێشەوە لە ستافی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران گوتیان نەخێر ئێمە زیاترمان دەست دەکەوێت باشە کاکە گوتمان ئەگەر ئێوە ڕاست دەکەن زیاترتان دەست دەکەوێت ئێمە حسابمان کردووە ئەگەر لەگەڵ بەغدا ڕێک بکەون موچەی خەڵکتان بە ئیسلاحەت پێدابین دەکرێت بە زیادەوە ئێوە دەڵێن لەویش زیاترمان دەست دەکەوێت ئەی بۆ موچەی خەڵک نادەن ئەخە خۆ پرسیارەکە ئەوەیە فەرمون موچەی خەڵک بدەن ئێمە هیچ حسابێک بۆ یاسای پەرلەمانی عێراق ناکەین بۆ یاسای بودجە ناکەین نەوتیان ڕادەست مەکەن بەڵام گرنگەوەی کاکە نەوت ڕادەستکردنەکە یان ئەوەی ناوتەلی ناوە سەر بە خۆپرۆشتی نەوت لە خزمەتی خەڵکەکە سەرفی بکەن لە پێناوی بوژانەوەی بازاری هەرێمی کوردستان سەرفی بکەن لە پێناوی بنیاتنانی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان و بەهێزکردنی سەرفی بکەن خەڵک کە ئەمەی دیت هەموو بە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی شۆ پشتیوانیتان دەکەن نەکەن نەوت تەسلیمی بەغدا بکەن بەڵام کاکە ئەمە نابیندرێ ئەوەی کە لەسەر ئەرزی واقع هەیە ئێوە دەڵێن ئێمە نەوت سەر بەخۆ دەفرۆشین وا دەکەین و سەرکەوتوو بووین و لە پارەکەی ئێمە لە بەغدا زیاترە کەچی خەڵک موچەی نادرێت هەیە لی دەبڕدرێ بەناوی پاشەکەوتوانەوە لەبەرەوە ئەمانە هەمووی لە ڕاستیدا چاواشەکردنی خەڵکە چاواشەکردنی ڕای گشتیە کە پێشان چاواشە نەکراوە چکە خەڵک هەمووی حقەتەکە دەزانێت نەوتەکە تەسلیم بکەن و یاسای بودجە جێبەجێ بکەن جاری وا هەبوو یاسای بودجە هێشتا ئێمە بڕیار بۆ کۆبنویان لەگەڵ بکەین لەو فترەیە کە ئێمە لە پەرلەمان بووین یاسای بودجە هێشتا دەنجی لەسەر نەدرا بوو پەسەند نەکرابوو ئەنگوتان ڕەفزی دەکەین تەسەوڕ کە حکوومەتی هەرێم بە ڕاگەیەنرای و ڕسمی بڵاوی کردوتەوە دەڵێ ئێمە هینەکە یاساکە ڕەت دەکەینەوە لە بەرەو لە بەرژەوەندی ئێمە نیە چکە ئەوان بڕیاری پێشوەختیان هەیە نانوێ نەوتەکە تەسلیم بکەن لەوەی 2021 بناقەشاتی بودجە ئێمە لە تەفاسیلەکە ئاگادار بووین وەک حکوومەتی هەرێم هەمیانەوە بوو نەوتەکە ڕادەست نەکرد ئیتر بە هەموو شتێک ڕازی بوون تەنانەت ئەو ڕێکەوتنەی وردەکاریەکە دوایی ئینشاڵڵەوە کتێبێکم لەبەردەستە کردو لەم زوانە چاپ دەکرێت مزەکەراتی خۆمە لەو پەترەی لە هەر ساڵی لە پەرلەمان بووم ئەوەم بە وردی باس کردووە کە چۆن ڕێکەوتنەکەی خۆیان لەگەڵ شیعلانە شیعەکان لەسەر ئەوە بوو کە چۆن بێ و وردەکاریەکانی ئامادە بوون بەس تەنها نەڵێن نەوتەکە تەسلیم بکەن بە هەموو شتێک ڕازی بوون بەس بۆ ئەوەی نەوتەکە تەسلیم نەکەن و خەڵک قازانجنەکە خۆیان قازانج باشە بەس بە کورتیمانەوەی نەوت جگە لە زیانی موچە
زیان لە سیستەمی حکومڕانی گەندەڵبوونی هێزی سەرکوتکار میدیای چاوەشەکار بێگومان یعنی ئێمە عێراقیش طبعا هەروایە هەموو دەوڵەتانی کە با بڵێن تاکە سەرچاوی داهاتیان نەوتە ئەمە لە علمی اقتصاد پێی دەڵێن نەخۆشی هۆڵندی یعنی کە تووشی نەخۆشی هۆڵندی دەبن بە دەوڵەتی ڕێعی یاوەی کرێخۆر ئەم دەوڵەتانە سەرچاوەیەکی ئەساسین بۆ دروستبوونی دیکتاتۆریات وا دەکەن کە حکومەتێک پارەیەکی مۆڵی بێتە دەست و خەڵکێکی بەرخۆر ینی کۆمەلگایەکی بەرخۆری هەبێ و هەمووچەخۆری زۆر بێ کەرتی تایبەت بپوچێتەوە و با بڵین کەرتەکانی کشت و کاڵ و سناع ئەوانەش هیچ گەشە نەکەن خەڵک هەمووی چاوی لێەوە بێتە موچەخۆری حکومەت ئەمە چی دەکات وا دەکات ئەوانەی لە دەسەڵاتن و حکومەت ئەو خەڵکە بەکاربێنێ لە کاتی هەڵبژاردنەکانداوە چونکە خەڵک پێویستی بە حکومەت پێویستی بە خەڵک نییە بەڵام بە پێچەوانەی ئەو حکومەتانی لەسەر زەریبەی خەڵک دەژین و ئیدارەی وڵات و حکومەت دەدەن ئەوان حکومەتەکان پێویستیان بە خەڵکە بۆیە هەمیشە شتێک دەکەن کە لە خزمەتی خەڵک بێ و خەمی خەڵکیان لەبەرە نەک با بڵێن بێمنەت بن لە خەڵک وەکۆی لەو دەوڵەتانی کە نەوت سەرچاوداتێنێ ئێمەش لێچەچین لەو دەوڵەتانی تووشی ئەو پەتایە و ئەو نەخۆشیە کوشتندە بووین کە تەنها نەوت سەرچاوی داهاتە بۆیە هەروەها هەنارمان بەڕێکرد لەو ڕۆژانە هەموو خەڵک چاوی لەوەی دابمەزرێ بۆ کەرتی ئابووری و ئەوانە با بڵێن کەرتی تایبەت و کشت و کاڵ و پیشەسازیش نابژێتەوە هەناریش بەڕێکراوتیان بۆ بەرهەمیناوە نازانم بەڕاستی ئەمانە هەمووی کۆمیدیان ینی کە باز لەو شتانە دەکەن ئەوان جارێ لە ڕاستیدا لە 91ەوە تا ئێستا زۆر ینی ئەگەر پلان هەبوایە پلانی ئەوە هەبوایە کە بتوانن ئەو کەرتانە بژێنەوە دایانتوانی بەڵام لە ڕاستیدا پلانی ئەویان نەبووە چونکە بزانە حەز دەکەمەوە ڕوونکەمەوە ینی بۆ نمونە کەرتی پەروەردە خەمیان لێ نەبووە لەبەرەوەی کەرتی پەروەردەی تایبەت بە خۆیان هەبوو بۆ مناڵەکانی خۆیان ئەوانەی مەکتەبە ئەهلیەکان کەرتی تەندروستی دیسانەوە پێویستیان بۆ نەبووە یان خەستەخانە ئەهلیەکانی خۆیان هەبوو یانی ژەوەتە کە نەخۆش کەوتون چوونەتە دەرەوە کەرتی سیاحەت نەبوژێنراوەتەوە لەبەرەوەی تەنها بۆ خەڵک بۆ داهاتی وڵاتەکە بووە چونکە خۆیان هەرچیان ویستبی چوون سیاحەتیان لێ کردووە هەموو کەرتەکان نییە لەبەرەوەی پێویستی خۆیان نەبووە تەنانەت دەرجادە و بانەکانیشان بڕنا ئەو هەولێرەی کە شانازی پێوەەکەن دەڵێن عیمرانی زۆر باشە دوو هەولێر هەیە هەولێرێک هەیە هی خەڵکە هەولێرێک هەیە هی خەڵکە دەسەڵاتدار و ئۆرستۆکراتەکەیە هەموو ئەو جادە و بانانەی کە خۆیان پێدا دەڕۆن و ئیشان پێ و ماڵیان لەوێ و دایرەکانیان لەوێنە هەمووی بڕۆ زادەی وا ڕێکوپێک و ستانداردە تەسەوەر ناکە حەزەکەی پێدا بڕێ بەڵام هەموو ئەو گەڕک و شوێنانەی کە هی خەڵکە داما و هەژار و ڕەسەنەکەی هەولێرە بڕۆ بزانە ئاوی نییە لە هاوینان لە زستانانیش لەژێر لاپا و غەڕق دەبێت سپاس دەکەم مامۆستا دەلی سەبارەت بە دوێنێ وەزیری دارایی لێدوانی هەبوو تێکرد لەگەڵ بەغداد مەسەلەی پلە بەرزکردنەوەی بڵین فەرمانبەران وتی پەیوەستە بەڕێکەوتن لەگەڵ بەغداد ینی دووبارە مەسەلەیەکی ئاوا کە مافێکی سروشتە پێوەست کراوەتەوە بەوە بڵێن دەبێت لەگەڵ بەغداد ڕێ بکەین اینجا ئەوە دەست پێ بکاتەوە هیچ پەیوەندێکی بۆ مەوزوع هەیە ئەو ناوڕۆکی تەسریحەکەی لەکوێنەوە ئەجینە ئێمە بین فەرمی حیزبەکەی خۆی ئەو شێوەیەکی سادە تەماشای بکەین بەرزکردنەوەی پلەی فەرمانبەران و کە هەیە 400 جارێک 500 جارێک ئەمە حەقێکی ئەمە بە پێی یاسا حەقێکی هەموو فەرمانبەرێک و کارمەندێکە لە عێراقا کە کارەکات ئیتر لە بەشی هەرێمی کوردستانان نەبوو چ پەیوەندی بەسەرهۆیە ئەگەر ئەو بڵێ وڵا ئەو وەختە ئەگەر پارەمان بۆ ئەوە شەکەین ئەمان شتێکی ترە بەڵام خۆی لە پێشەوە کە نەکراوە خۆی لە خۆیان غەدرێ بۆ لە فەرمانبەران کراوە لە موچەخۆران کراوە ئەوە ئەوە پێشتر بکراوە چه عیلاقەی بەسەر حکوومەتی عێراقیوە ئەو یاسایە کە ئێمە پەیوەستین ئێمە بەشێکین لە حکوومەتی عێراقی کۆمەڵی یاسا هەیە ئێمە ناتوانین بە ئارەزوی خۆمان دەریکەین چۆن سەردەمێک یاسای خانەنشینی جیاوازە یاسای خانەنشینی ئەو یاسایی کە یاسای یەکگرتووی خانەنشین یەکگرتووی عێراقی کە کاری پێکرد جیاواز دەوانە کارمانە کرد و یاساش هەرجێژان چاک نەکراوە ئەو بوو دادگای فیدراڵی بڕیاریە کابێ عینەن یاسایی خانەنشینی یەکگرتووی عێراقیشکە کار بکەین ئەمەی ئێساش موشە بەرزکردنەوەی فەرمانبەران و ئەو پلانی کە ئەیان دێت هەیە بە پێی یاسا ساڵان دانراوە بۆ هەر فئەیەک لە فئەکانی مۆزەفین دانراوە ئەمەیان بە 4 ساڵ جارێ ویان بە 500 جارێکە بێ پلەکەی بەرز بکرێتەوە ئیتر باسیێوەشی نەکراوە لەوەی عێراقا بڵێ
ئەبێ و کەسە شوێنەکەی چۆڵ بێت یاخود چالاک بێ زیاتر یاخود لیژنەی بۆ دابڕێ ئەو شتانەی تیانە باش بەس سەبەر بنەبوونی یاسای بودجە لە کوردستانە بڵێ 9 ساڵە بەشێکی زۆری هەر پێویست دەکەنەوە بە وەق دەڵێن با لەوێ یاساکە دەرچێ اینجا ئێمە یاسای بودجەمان دەبێت ئەنی بۆ نمونە 2000 بەس لە عێراق 2014 یاسای بودجە نەبوو لەگەڵ 2021 2022 بۆ بەڵێ ئەو 2 ساڵە بۆ نمونە بە دیاریکراوی نەبووە ئەنی بۆچی 9 ساڵ ئێمە یاسای بودجەمانی لە کوردستان وڵی تر کە یاسای بودجەمانی خۆی پێویستە هەر حکوومەتێک بەلانی کەم خۆی بکو حکوومەتێکی بەدەنی حکوومەتێکی بڵین نیشتیمانی تەما پیشان بدات و بێت هەتاکو ڕادەیەک چاکسازی بکات و تاکو ڕادەیەکی شەڵێمیانی یعنی پێویستە یاسای بودجەی هەبێت ساڵانە چونکە یاسای بودجە تعبیر لە سیاسەتی ئەو دەوڵەتە کات بە شێوەی ڕقم یاسای بودجە تعبیرە لە سیاسەتی هەر حکومڕانێک هەر دەسەڵاتێک بە شێوەی ڕقمی کەواتە ئەوایە هەر هەبواە ئیچووکە بکو من شارەتم پێە مەسلەی بودجە ئەمە داهات و خەرجەکان فعلی نین کرابێت تەقدیریە لەگەڵ کوردێنانەکەیە لەوانەیە لە ئاخری ساڵە بۆ شێوەیە نەبێت کەمتر بێ و زیاتریش بێت چ لە داهات چ لە خەرجی ئێمە گەڕامێتە دواوە چکەنەوە بودجە هەبوونەوە 1990 ئەمە خۆی لە خۆیان گەڕانەوەیە بۆ دواوە ئەمە مەجال زیاتر ئەکاتەوە دەرگای زیاتر ئەکاتەوە بۆ گەندەڵی بۆ دیارنەمان بۆ جیاوازی لە بینی شارێ بۆ شارێکی تر لە گەڕێکە بۆ گەڕێکێکی تر و کاکاوی شارەتی بیا گەڕێکە بۆ گەڕێکێکی تریش ئینجا شارێکیش بۆ شارێکی تریش ئەو جیاوازیە دروستەکە بەڵام ئەوەی کە ئێستا لەم کاتەی ئێستا ئێمە من خۆم بە باشی ئەزانم یعنی ڕێکەوتن لەگەڵ عێراقا بەڵام بە مەقاسە نابانی 200 ملیاریان 250 ملیاریان 150 ملیار وەرگری ئەمە هەرتەنە ئەتوانێت بعضە موچەکە بیرە بەم شێوەی ئێستا کە دۆ ئەکرێت ئەو کاتە هەموو پرۆژەکانی ژۆکو خۆی ئەوەی کە پرۆژەکانی کە بەردەوا من هەموو خۆی ئەوە سێ پرۆژەی تاوەژێرم هەرەوە دەسەڵاتداران هێرن هەرەوەیەکە وەکو 200 ملیارەکە بێت و لەگەڵی ژنەکە نیم لەبەرەوە نازانم ئەوەی کەی دەخوێنیتەوە ئەو تیمەی کە ناتوانم هەر لە خۆمەوانی ئەمەیان جارێ بڕیان لەسەرەوە بم بڵێم خواستی ئەوەیە یان ئەوە نییە بەڵام ئەگەر خواستیان ئەوە بێ بەڕاستی لە خزمەتی هەوڵاتیانی هەرێمی کوردستانانیە بەڕاستی خۆی لەخوا ئەبێتە خۆی ئەوەی کە زیاتر تەجیع و تەقوی گەندەڵی بکەین ئەمە ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کە زیاتر دڵی خەڵکی وڵاتەکەی خۆمان ناخۆش بکەین تووشێ برسێتیان بکەین تووشی بێکاری زیاد بازاڕی کار زیاد بێت بەڵێ بە کورتی بەڕێز دەست لەو شەر و تازە حکوومەتێنە بتوانین نەوتەکە شەفافکە چارەسەرەکۆی لە ڕێی بەغداوە بفرۆشرێت ئەوە ڕێگەیەکی باشە تا ڕادەیە کە لە ڕێگەی بەغداوە بفرۆشرێت تا ڕادەیەک شتێکی باشە گەندەڵی بەو شێوەیە ناکرێت کە زۆر گەورە بێت لەوانەیە گەندەڵەکە هەڵسوکەوتی فەنیانە و لێزانانە و حەشیمانەی نەختێک ئەو کاتە ینی زۆر بەم شێوەی ئێستا نابێت کە کەس نازانێت ینی تێناگرێت چۆنێ ئێستا وای لاتۆ خەریکە ینی وەکو حکوومەت خەریکە وای لێت بڵێ حکوومەتی تاقە کەسێکە حکوومەتی تاقە حیزبێکە حکوومەتی چییە ئەمانە ئەی خەریکە ئەوانش بەرە ئەو شێوانە ئەڕوادە تاوەکو من ئەگەر ئەوە ببێت ئەو ساکە بە قەنەعەتی بن ڕێکەوتنی ئەو سێ حیزبە کەی کە بەشدارن لە حکوومەتە و بە تایبەتی حیزبەکانی تری دەرەوەی ئەوانیش کە کورسیانی لە پەرلەمانی کوردستان ڕێکوتنی ئەوانش ئاسانتر ئەبێتە گەرە ئەو ڕێکەوتنە لەگەڵ بەغدا هەبێت کەمتر بڵێن دۆردۆنگی و تونوتیژی ڕوو ئەدات ئەگەر ئەو ڕێکەوتنە کۆنکرێتیە لەگەڵ بەغا هەبێت بەس بە مەقاسە نەبێ بە مەقاسە لە دەرگاکردنەوەیە بۆ گەندەڵی و لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە نیە بەڵێ کاکەوە کاتم زۆرکەمەوە سەبارەت بووی کە لەسەر 200 میلیارەکە هەندێکیان دەڵێن لە دەستێکی ئەمیندانی هەندێکیان دەڵێن دەستێکی ئەمینە بە عام داهاتی کوردستان ئێستا لە دەستێکی ئەمیندایە وەڵاهی من پێم وایە دەستی ئەمین نادۆزیتەوە لە ناو دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەستی ئەمین خۆزگە هەبوایە بەڵام ئەو ئیتیهامکردنی یەکترەوە ئەو دۆخێکی ئێستا دروستیان کردووە هەندێک تر دۆخەکان تووشی پاشەگەردانی کردووە ینی پێڵێن ئێستا دەگەڕێنەوە دواوە ساڵانی سەرەتای نەوەتەکان هێشتا زۆر باشتر بلوی ئێستا لە هەموو ڕێکەوە لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری
ئێستا ینی زۆر ناخۆش بوو کە حکومەت بەناوی حکومەتی هەرێمی ناولێنراوە لەولاوە هەریەکە و زۆنی خۆی بەڕێوە دەبات و ئیتر شەڕ لەسەر ئەوەیە چەند پارە بۆ ئەم زۆنە دێ و چەندی دێدەجێڕێتەوە و خەڵک ینی سەفیر و قۆنسڵەکان دێن میانگیری لە بەینی پارتی و یەکێتی دەکەن و نامە باڵێن مەسیج و پەیامەکانیان بۆ یەکتر دەگەێن و خەڵکی وەکو دکتۆر ئایاد عەلاوی لە بەغداوە دێ میانگیری لە نێوان ئەوان دەکات و پاش 30 ساڵ حکومڕانی توش ئەو پاشەگەردیانە بین یعنی ئەمە نەکار فەشەلە ئەو پەڕی فەشەلە ینی لە عەرەبی پێی دەڵێن فەشەل دەریع یعنی ئەو پەڕی فەشەلە ینی لە حکومڕانێکە باش ئەی سەر و خەڵکەکەش لە ڕاستیدا هەمووی باجەکەی سەر و بایکۆتێک کە دروست بووە سەرکێتی بەشداری ناکە سەرنجی دوێنێش ڕاگەنداوی حکومەت هەبوو بڵێن تیمی پارتی دەڵێ خوبا تاڵەبانی بۆی کەیسیا و کەرجاف پەردەپۆش بکرێ بەشداری ناکە لە بەرامبەر یەکێتی دەڵێ لەبەر تاگڕەوی زۆر بایکۆتمان کردووە زۆر ئاساییە مەسەلەن جاری وا هەیە لە حکومەتێک چەند حزبێک بەیەکەوە پێک دێنن یەکێک لە حزبەکان لە ئەدای حکومەتەکە ڕازی نییە مووقیفێک ڕادەگەێنێ دێتە دەرەوە دەڵێ من لەو حکومەتە دەکشێمەوە داوای انتخاباتی پێشوەخت دەکرێ مەسەلەن ئەم حکومەتە ئێتیلافیە سەرکەوتوو نەبوو ئەوە زۆر ئاساییە بەڵام لە ڕاستیدا خەڵکیش تەنانەت ئەندامانی ئەو حزبانە خۆشیان باوەڕ بەوە ناکەن کە ئەم مووقیفە لە خزمەتی خەڵک بێ باوەڕ بەوە ناکەن کە ئەو مووقیفەیان تا سەر بێ ئەزانن کە گەیشتە نقطەیەک لە نقطەکان لەسەر مەسەلەی مەسلحەتە حزبیەکان بە شتێک ئاڵوگۆڕی هەندێ بەرژەوەندی تایبەتی حزبی ئەوانە لە مووقیفەکەی خۆیان پاشخشە دەکەن چونکە چەندین جاریتر هەبووە ئێمە نمونەمان هەیە و تەجروبەمان هەیە لەگەڵ ئەو حزبانەکە لەسەر هەندێک پرس تا حدێکی زۆر ڕۆیشتوین خەریک بۆ جێبەجێ ببێ بەڵام لە ناکاو ئەو حزبەی تر هاتۆتە سەرخەت ئەم حزبەی لە ئێمە کردوتەوە پەشیمانی کردوتەوە چووە پشتی لە ئێمە کردووە و دواتر بینیان وەکو جارانی لێ هاتوتەوە چونکە ئەوانە بە تەجروبەی ساڵانی ڕابردووە هەم شەڕیان لەسەر مەسلحەتی حزبی بووە هەم ئاشتیشیان لە پێناوی مەسلحەتی حزبی بووە هەمیشە خەڵک دەرەجە 2 دەرەجە 3 و لە دواوە بووە ئەوەی هەبووە لە پێناوی بەرژەوەندی تایبەتی و حزبی خۆیان بوو بە کورتی بە کابینێکی زۆر خراپیش دەیبینی ئەم کابینی نوێ وەڵا هەمویان ئەوە نییە بڵێم ئەم کابینەیە لەوانی تر خراپترە هەمویان یەک لە یەکتر خراپترن چونکە هەمان ڕیتمە هەمان عەقلیەتە هەمان مێنتالیتیە حکم دەکا و ئەوانە سەلماندیان کە ناتوانن حکمڕانی مامۆستا بە کورتی لەسەر ئەو کێشەی کە دروست بووە لە نێوان لایەنەکانی حکومەت و شەڕە بەیاننامە ئەوانە بە کورتی بێ چی لێ بەرهەم دێت وڵی من هەر خۆی ئەوەی کە دەست پێشکەری شەڕەکە بوو بە بۆی دەدام و کەمتر ئەهلی حکومەت نەبێت لەوانەیە زیاتر وکو بە شخصی یان بە حیزبی بکات ئەو تیمە کە چوە تیمی حکومەتەی تر نوێنەری ئەم حیزبی تیابێ و حیزبیتیان نەبێهێن بێن وکو نوێنەری حکومەت چوە بەناوی نوێنەری هیچ حیزبێک کێشانێکی سەربەینی پارتی دروست بوو ئەو تەسریحە نەیرێ لەبەرەوەی ئێمە کاتی خۆی یەکشی زۆر سەوی لە سەردەمی سەدام حوسێنی گۆڕبەگۆڕە سیرمانەکرێکێک لەو شتانەی بە کورد و عارەبەوە کە ڕەخنەی لێ ئەگیرا کارێکی پێویستیەک بوو بۆ شارێکی کرد لەسەری ئەنووسی هەدیەتە سەدام حوسێن دیاری سەدام حوسێن بۆ نمونە تەنکەرێکی ئەکڕی بۆ دایرەی ئاو لێ نووسرا بوو هەدیەتە سەدام حوسێن ئەمە بە شرتێ پێویستی ئەو شارە خۆی بووە و پێویستی ئەو بەڕێوەبەراتیە خۆی بۆ کە ئەو تەنکەرەی بۆ بکڕێت ئێمە لەوە بێتاقەت بووین ئێساش بینەوە سەر ئەوە کە حکومەتی هەرێم خۆی ئیشەکەی بری هەموو حکومەتێک ئیشەکەی بریتە لەوە کە دابینی موشە بۆ خەڵک کا دابینی هەلیکار بکە دابین خزمەت گوزاری بهێنە دەدی لە کردەکانە ئیشکا پێویست ناکە کەسایەتی تیا پیرۆز بکرێت باشتر ئەوەیە ئەمە پێداویستی خەڵکەوە لەلایەن ئەم حکومەتەوە کراوە ئیتر یەکە بە حکومەتی ماوە بە سەرچی ناوەبان بە حکومەتی تری نابا ماقی خۆیەتی هەچ کەسێک بە حکومەتێکی ناوەبە گرنگە لەلایەن ئەم تیمەی حکومی ئێستاوە کراوە ئەبێ بەنای حکومەتەوە قسە کرد و بەنای شخصەوە نەکرێ باشترە زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستا دولێر مەحموود پەرلەمانتاری پێشووی کوردستان هەروەها کاوە محەممەد پەرلەمانتاری پێشوو عێراق سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەوێ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ